خۆشەویستان بەردەوام ئەبین لەگەڵتانە و لە تەورێکی دیکەدا گفتوگۆ دەکەین لەسەر بابەتێکی گرنگ کە ئەویش باز لە پشووی هاوین دەکەین بزانین چۆن سوود لە پشووی هاوین وەربگرین بە تایبەت بۆ منداڵەکانمان کە بەگومان زۆر گرنگە لەم چەند مانگەی کە منداڵان لە قوتابخانەکان و ناوەندەکانی خوێندن دوورن وایان لێ نەکەین کە دایمە بە دیار شاشەکانەوە دابنیشن دایمە کاتەکانیان لە بابەتانێکدا سەرف بکەن کە هیچ سوودێکیان پێ نەگەێنێ پێویستە ئێمە ئەو هەلانە ئەو کاتانە بقۆزینەوە بۆ ئەوەی کە هەم سوودێک بە منداڵەکانمان بگەێنین هەمیش ئەزمونێکیان پێ بدەین بۆ ئەوەی بزانین چ کارانێک یاخود چ شتێک باشەکە لەم پشووی هاوینەدا و لەم چەند مانگەدا بە منداڵەکانی بگەێنین پێویستە چی بکەین و چ هەنگاوێک بگرینە بەر ئایا وەکو پرۆگرامی خوێندن بینێرینە شوێنێک کە دووبارە وانەکانی قوتابخانەی پێ بوترێتەوە و زیاتر کار لەسەر بابەتی خوێندن و پرۆگرامی خوێندن بکرێت یان نەخێر پێویستە کار و چالاکی جیاواز لەو سێ مانگەدا و لەو چەند مانگەی کە لەبەر دەستدا لە پشووی هاویندا بۆ منداڵەکە تاقیب بکرێتەوە بۆ ئەوەی ماندوو نەبێت لە پرۆگرامەکانی خوێندن و خوێندنی لا نەبێت بە بابەتێکی ڕۆتین و دووبارە دەچینە لای میوانەکەمان لە هەولێرەوە کە لەگەڵمانە لە ستودیۆکانمان لەوێەوە باس لە چۆنیەتی سوودوەرگرتن لە پشووی هاوین دەکەین محەممەد فەتاح فریزی ماستەر لە پەروەردەکردنی منداڵان کە لە ستودیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵماندا سڵاو لەبێت مامۆستا زۆر سپاس دەکەین کە لەم تەوەرەدا لەگەڵمانیت با بزانین ئایا پشووی هاوین دەرفەتە بۆ ئەوەی ئێمە منداڵەکانمان پێ بگەێنین لە ڕووی ئەزمون وەرگرتنەوە و لە ڕووی کە بابەتی تازە فێر بن یان نەخێر دەکرێت ئێمە بە هەمان شێوازی پرۆگرامەکانی خوێندن بینێرینە ناوەندێک و بینێرێنە شوێنێکە خوێندنی پێ بوترێتەوە. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دەستان خۆش سڵاوی خواتان لێبێ و بەیانیتان باش هیوادارم ڕۆژێکی تەواو ئارام و جیاوازتان هەبێ خۆشحاڵم کە لێرم و بابەتەکە گرینگە و دەمەوێت دەستخۆشیتان لێ بکەم و هەر کاتێک بەرنامەکان و تەوەرەکان لەسەر منداڵە زۆر ئاسوودە دەبم چونکە دەزانم داهاتووی ئێمە ئەوانن منداڵ کەسایەتی بەیانیە و پەروەردە ئامادەکاری نییە بۆ ژیان بەڵکو پەروەردە خودی ژیانە ئێمەمانەیەک کێشەمانەیە مامۆستایانی بەڕێز لە هاویندا پەروەردە و فێرکردن ڕادەگەینین فەزایەکی زۆر خراپ دەدەینە منداڵەکانمان کە منداڵەکانمان ئیدی هیچ حەزیان بەربەر پرسیارەتی نەبێ حەزیان لە قوتابخانە نەبێ ئێستا یەک پرسیار بکەم لێوێ خۆشەویست مەسەلەن زۆر جار ئێمەمانە ئەو پرسیارە دەوروژێنین لۆ منداڵەکانمان ڕقیان لە پەروەردە و فێرکردن یعنی بالئەخەس فێرکردنە لۆ منداڵەکانمان ڕقیان لە قوتابخانەیە هەموومان وا دەڵێن بەڵام کەس یعنی زۆر کە مناوانەی بیر بکەنەوە برێن باشە با ڕێگات چارەیەک هەڵ بگرین ڕێگات چارەیەک پیشانی منداڵەکانمان بدەین ئیش دەسەر ئەو بابەتە بکەین لە پێناوەی منداڵەکانمان حەزیان بۆ قوتابخانە و بۆ پەروەردە و فێرکردن زیاد بێ فەزایەکی زۆر خراپ ئازادێکی زۆر خراپ لە هاویندا دەدەینە لە پشووی هاویندا دەدەینە منداڵەکان ئیدی منداڵەکانمان پێڕاز نەبێتەوە کاتێکی زۆر بدەین بەوەی تاوەکو لە کاتی کردنەوەی قوتابخانەکان منداڵەکانمان بۆ ڕاست بکرێتەوە بە پرسیارەکە پێویستە داکوباب لە خۆی بکە ئیدی بەستە و کۆتایی بەوە بێنێ ئەو فەزایە خراپە بداتە منداڵ ئیدی کەس نەتوانێت لە هاویندا بە منداڵەکەت بڵێ لە پشت چاوت دوو برۆیە بڵێ ئەتۆ تەواو یعنی منداڵەکە وەها پیشانی بدرێ هەمووی کردیتە ترێندی ڕۆژانە لە سناپەکەی خۆی لە فەیسبووکی دادەنێ خلاص ئیدی قوتابخانە خلاص و پەروەردە و فێرکردن ڕاوەستە ئەوە خراپە دەبێ ئێمەمانە ئەو فەزایە لە ناخی منداڵەکانمان بەو شێوازە نەڕوێنین و بڵێن لە هاویندا پەروەردە و فێرکردن ناوەستێ گرنگیشە ئەو پەروەردە و فێرکردنە بەڵام ئێستا خەڵکی جێمان لێ ڕادەگەی مامۆستا لە قوتابخانە هیلاکە و ناکرێت منیش دەڵێم ناکرێت لە ئێستاوە ئەتوو دەستی بگری وەڵڵا هاویندا هات دەبێت بچێت دەورێ خولێک بچە مەسەرن بۆ بەهێزکردنی زمان بۆ بەهێزکردنی وانەکانت ئەوەش خراپە بەو شێوازە ئاراستەی منداڵ بکرێت دوازار منداڵ ڕقی لە پشووی هاوین دەبێتەوە ڕقی لە قوتابخانە دەبێتەوە ڕقی لە ماڵەکەی دەبێتەوە حەزی بە مەجلیسی داکوبابی نییە دەبێت ئێمەمانە تەوازنێک ڕابگرین لەو بینەی دابنیشین ئەو هاوینە و ئەو پشووی هاوینە بکەینە خاڵێک بکەینە هۆکارێک بۆ لێک تێگەیشتنمان بۆ هاندانی منداڵەکانمان لە پێناوەی حەز و خولیای منداڵەکانمان زیاد بکەین گرنگە ئەو پرسیارەیەت و بە نەزەڕەتی بار وەربگرین ڕاست دەفەرمووی یعنی ئەو هاوینە پێویستە منداڵەکانمان لە شوێنێکدا بنێن بەڵام ئێستا من پێم خۆشە منداڵەکەم ئەو خاڵەش دەمەوێت پێشەوەی دەست بەوەی بکەم ئەوە ڕاست بکەینەوە لە بۆ هەموو داک و باوکانی خۆشەویست و ئازیز
داک و بابی بەڕێز کاتێک کە لەوانەیە خراپە ئەوجە دەستی مەگرێتەوە ئەتو لەوەی خراپی دەبی ئیلا بچێ فران دەورێ ئەگەر نەچێ فران خوڵ و فران شوێنی لێت قوبوڵ ناکەم ئەمن ئەو ساڵەکە مردم بەدەست و بەڕاستی دەبیتنا ئەوە گرینگە دەستخۆشی لێ دەکەم و هەر بژی ئیشی باش دەکەی دەتەوێت منداڵەکە لەو خاڵە بەهێز بکەیت بەڵام پشووی هاوین بۆ ئەوەیە تخوا و خاڵە زۆر بە نەزەڕەتی بارۆ بگرین قووەی منداڵەکەمان دیاری بکەین و بەهرەی منداڵەکانمان دیاری بکەین و ئیش لەسەر قووە و بەهرەی منداڵەکانمان بکەین لە پێناوەی منداڵەکانمان باشتر بن لە ئێستایان باشتر بن لە هاوپیشەکانی لە هاو برادەرەکانیان هاوڕێگاکانیان منداڵەکە هێندە بەهێز بێ هێندە پڕچالاکی بێ لە پێناوەی جیاوازتر بێ لەوەی کە هەیە مامۆستانی بەڕێز زۆر باش مامۆستا ئێمە ئەزانین منداڵ لە تەمەنی جیاوازە ئێمە منداڵمان هەیە و هەرێکیان لە قۆناغی و تەمەنیەکان هەرێکێکیشان حەز و خولیایەکان هەیە دایک و باوک جاری وایە منداڵێکی هەیە جاری وایە چەند منداڵێکیە چۆن بتوانێ ئەو پرۆگرامەیان ئەو شێوازە چالاکی و شتە هەڵبژێرە کە بۆ منداڵە باشە لە ماوەی پشووی هاوینە بەسەری بەرێ هیچ پلانێک هەیە هیچ شتێک هەیە کە تۆ ڕێنماییەک بیدەی بە دایک و باوکان بۆی هاوکاریان بێ لە هەڵبژاردننی ئەو شتی سوود بە منداڵەکانەگەێنێ دەستخۆش پرسیارێکی زۆر جوانە ئێمەمانە زۆر جار تووشی ئەو گرفتە دەبین مەسەلەن دایک و باب لۆیە پێغەمبەری نازڵ صلی الله علیه و سلم دەفەرمێ كلكم راعی ها كلكم راعی وكلكم عن مسؤول عن رعيته ئەو قسەیە بە نەزەرەتی بار وەربگرین یانی تکا دەکەم لە داک و بابان ئێستا ئێمەمانە گرینگە دابنیشی ناوەسە بکەین بۆچی دایک و باوچی باشە ئەرکت قورسا و دایک بالئەخەس 3000 بە پێش پیاوی کەوتووە خوای گەورە دەفەرمێت الجەنەت و تحت ئەقدامی ئومەهات ئەو پلەپایی کە بێبەخشی ئیوەیە کە بتوانی خاڵی قووەی منداڵەکەت ببینی و ئیشی لەسەر بکەیت زۆر جار منداڵەکە حەزی پێ نییە چ بکەین باشە یعنی زۆر جار وشەی ناشیاو بەکاردێنین بەدەستە خۆت نییە جاری وای هەڕەشەی لێ دەکەین دەبی لاتوو بەشداری ئەو دەورە بکەیت ئەوڕۆ گرینگە ئەو فەزایە دروست بکێ منداڵ لەگەڵی دابنیشین گفتوگۆی بکەین ئەو هاوینە باوە بکەین ینی با گرنگی بە سفرەکانی خێزان بدەین یعنی ئەو پرسیارەت خۆ ببوورە ناڕۆمە خارجی پرسیارەکەت بەس دەمەوێت لێ بچمەنە ئەو وەڵامی ئەو پرسیارەی جەنابتان ینی ئێستا سفرەی خێزانی نەمایە پێشتر هەموو کێشەکان لەسەر سفرە چارەسەر دەکرا هەموو گفتوگۆیەکان لەسەر سفرە بوو هەموو خۆشی و ناخۆشەکان لەسەر سفرە بوو ڕێگا چارەکان هەموو لەسەر سفرەی خێزانی بوو ئێستا ئەو سفرەمان نەمایە یعنی بەداخەوە دیلیڤەری شوێنی ئەوەی کردیتەوە یعنی گرینگە ئێمەمانە کە دادەنیشین هەوڵ بدەین منداڵەکان وا پیشانی منداڵەکان بدەین کە منداڵەکان زۆر دەزانن زۆر بەتوانان دەتوانن کارەکانی خۆیان بە شێوازێکی باش ئەنجام بدەن منداڵەکەیان گەورە بووە دەزانی زۆر جار ئێمەمانە خەڵکەیە لەبەر دروستبوونی کەسایەتەکەی هەڵە ناکە لەبەر دروستبوونی کەسایەتەکەی بەردەوام خەریکی کاری چاکە بەردەوام خەریکی دروستکردنی خۆیتی بەردەوام لە هەڵە بە دوور دەکەویتەوە ئێمەمانە دەبێت ئەوەلەن سەرەتا ئەوە بکەین کەسایەتێکی دروست بۆ منداڵەکانمان پیشان بدەین و پیشانی منداڵەکانمان بدەن زۆر دەزانی دوجار ئێمەمانە نیقاش دەکەین گفتوگۆ دەکەین لەگەڵ منداڵەکانمان یاڵە ناوی بچی یاڵە بادابنیشین ئەوە چمان پێویستە چی باشە ئەنجام بدەین هەستان بە چییە ئێستا ئەنگۆ تەمەشاتان کردێ منداڵەکان زۆر دوورن لە داک و باب یعنی داک هەر خەریکی ئەوەیە خۆی بسەپێنی و هەمیشە لە بەرچاوی منداڵەکەی خۆ بە پاڵەوان پیشان بدا تکا دەکەم لە داک و بابان بەسە وازدۆی بین کە ئەوان پاڵەوانن ئەوان شکست خواردوون لە منداڵەکانیان بە ئەوها عکسی بکەنەوە منداڵەکان پاڵەوانن منداڵەکان دەتوانن وانە بڵێنەوە منداڵەکان دەتوانن ڕێگا چارە پیشانیان بدەن منداڵەکان دەتوانن پرس و ڕاوێژیان پێ بکرێ چی تێدا ئەگەرم دابنیشم ڕاوێژ بە منداڵەکەم بکەم پرس بە منداڵەکان بگەم برێ منداڵەکەم زۆر دەزانی برێ منداڵەکەم ئەتوو دەتوانی ئەو شێوازە دروستە دەتوانێت هۆکارێک بێ بۆ دروستکردنی حەز و ئارەزوو لە ناخی منداڵەکە تاوەکو منداڵەکەت بەگوێت بکە و شوێنەکەڵ بژێرێ کە حەزی پێبێ و دوازار بەباشی لێ دەربچێت
زۆر باشەوە مستەکاتە دەبێت ئایا ئێمە وەکو دایک و باوکان گوێ لە حەزی منداڵەکانمان ڕابگرین بۆ ئەوی لە هاویندا بیان نێرینە شوێنێک و جێگەیەک سوود وەربگرن یان نەخێر پێویستە ئەوەی کە خۆمان ئەمانەوێت و ئەزانین سوودی هەیە بۆ منداڵەکە هەر ئەوەی بەسەرا بسەپێنین لەگەڵیشیدا ئایا ئەگەر منداڵ لە ماوەیەدا کە لە ماڵەوەی هیچ شتێک فێر نەبوو ئەبێ دایک و باو بترسێ لەوەی کە مەترسی لەسەر ڕۆشنبیری بۆ داهاتوی منداڵەکە دروست دەبێت؟ دەست خۆشبی خوشتی نازدارم ئێستا بزانە لۆ قسەی داک و باب زۆر کاریگەری نەمایە بەهای نەمایە بەداخەوە دەزانی ئێمەمانە کاتێک کە قسە دەکەین دەبێ ئەو ئاەتی ڕەب العالەمین جێبەجێ بکەین خوای گەورە دەفەرمێت یا ئەیها الذین ئامنوا لم تقولون ما لا تفعلون گلەیی هەیە لەو کەسانی کە شتێک دەڵێن و بە خۆیان جێبەجێ ناکەن ئێمەمانە دەبێ ڕۆژانە پیشانی منداڵەکانمان بدەین کە حەز و ئارەزوو گرینگە دەبێ ئیشی لەسەر بکەین و هەوڵماندایە بۆ ئەوەی حەز و ئارەزوەکانمان ئیدامە پێ بدەین و ئیشی لەسەر بکەین هەوڵی بۆ بدەین و ئامانجێک لە ناخماندا بڕوێنین تاوەکو بتوانین پێی بگەین منداڵ چۆن فێر دەبێت چۆن حەز و ئارەزوویە کاتێک کە دایک و بابی حەز و ئارەزووی نییە دایک و باوکی لەو پەڕی بێهیوایی دەژی زۆر جار دادەنیشێت دێ چی تێدایە ئەم خەریکی ئەو حاڵی بم ناوەڵە تاقەتم نەمایە ئەو جۆرە قسەکردنە تۆماتی چەند کاریگەری نەگەتیڤی لەسەر منداڵەکە دروست دەکات و دوازار منداڵەکە چاولەو دەکات چونکە هەموو جارێەوە دەڵێن منداڵ لە یەک ساڵێتە دوازدە لاسەی داک و بابی دەکەنەوە لۆیە گرینگە داک و بابیش بزانێت چێ دەکاتە پێشەوای خۆی بەسەراتێکتان بۆ دەجێڕمەوە پیاوێک بەدەم ئاوەک بووە لەگەڵ دوور لە مەقامی ئێوەی خۆش و بیسەر و بینەرانی عەزیز بەدەو ئاوەک بووە لەگەڵ گوێ درێژەکەی نەیتوانێت بپەڕیتەوە هەر فکری کردەوە چۆن بپەڕیتەوە چۆن لێرە ڕزگاری ببێ پیاوێک بێوە دادەی غەریب بووە پێی دەپرسێ ئەرێ کاکە کو لەو ئاوی بپەڕمەوە بەخۆم و گوێ درێژەکەم دەرێ مامە زۆر ئاسانە سواری گوێ درێژەکەت بە بپەڕەوە زۆر ئاساییە دەڕوا لە نوێ ڕێخەریکە دەخەنچێ و دەگەڕێتەوە دەڵێ پێی دەڵێ دەرێ ئەوە کەنجی فکرە بوو داتەمنەوە کار ڕێبوو خەریک بوو بخنچێم دەرێ وەڵا ئێمەمانە قازەکمانەیە زۆر بە ئاسانی لەناو ئاو دەپەڕیتەوە زۆر جار داک و باب دەبێ بزانن چێ دەکەنە سەر مەچقی خۆیان چێ دەکەنە فریاد ڕەسی خۆیان لە ژیانی خۆیاندا ئێمە خەڵکی وامان کردووە قودوی خۆمان کە هیچ نین ڕۆژانە چەپڵیان بۆ لێ دەدەین لە دیاریان پێ دەکەنین کە هیچ نین هیچیان لەبار نییە منداڵەکەش چاولەوانە دەکات لۆ ئێستا ئێمەمانە منداڵەکانمان دەبینە خولێک دەبینە شوێنێکی ئەکادیمی دەبێت سەرەتا بپرسین لۆ دەیبینە ئەو شوێنە دەزانی خۆشەویستانی من عەزیزانی من ئەگەر هاتوو ئێمەمانە دەمانەوێت منداڵەکانمان باشتر لە ئێستا بن تخوا با بەدڵ پەروەردە ئەنجام بدەین بەدڵ پەروەردە بکەین بەدڵ بیان نێرینە ئەو خولانە گرینگە ئەو خاڵەیە یعنی هەر نا لەبەرەوەی بستە ئەو خولەی لە کۆڵ ماڵێ بیتەوە نا لەبەر ئەو خولە بێ لەبەر ئەوە بێ کە ئەو منداڵە دەستەوێن دەرئیدی کچە خاڵەکانی و کوڕە مامەکانی و کوڕە خاڵەکانی چوینە ئەو شوێنە دەبێ ئەویش بچێ یان هەرەوەی بچێ خۆی پێڵکێش منداڵەکەم برتە فران دەورێ بە 300 دلار مانگانە بە 200 دلار مانگانە بۆی فێر بێ نا لە پێناوە نا تکایە ینی زۆر باشە بڕۆ دابنیشە هەر نە لە کۆڵ بێتەوە کە دەڵێم بەدڵ پەروەردە ئەو کاتی تێدەگەی پەروەردەکردن بەتەنیا خۆت نی بەتەنیا ئەوە نی کە خەم بەتەنیا لە خۆت بخۆی دەبێت لە منداڵەکەشت بخۆی کاتێک کە دەیبێ ئەو شوێنانە بڕۆ سەدانێکی ئەو شوێنانە بکە بزانە ئەو شوێنانە لەبارن لە بۆ کەشوهەوای منداڵەکەت لە بۆ ژینگەی منداڵەکەت بزان دەتوانن منداڵەکەت فێر بکەن دەتوانن منداڵەکەت بە باشی پەروەردە بکەن دەتوانن تێر چالاکی بکەن کە دەیبێ شوێنێکی ئەکادیمی گرینگە زوو سەردانی بکەیت لێی بپرسی بزانە چ فێر بووە مامۆستایەکەی کوێیە پرسیاریتیان لێ کردیە ئەو تەحەڕوشیەی ئەو دەستدرێژیەی کە ڕۆژان زۆر جار جێمان لێ دەبێ بەداخەوە لەو شوێنە ئەکادیمیانە دەستدرێژ دەکرێتە منداڵەکان ئەو منداڵە فۆبیا دەیگرێ و جارێکی تر حەز ناکە بچێتە ئەو شوێنانە لێ گرینگە ئێمەمانە دابریشین ئەو بەو شێوازە لەو جەوە بڕوانین کە منداڵەکان بێزار نەبن کاتێک کە دەیان بین ئەو شوێنانە ئیدی تێکەڵ بە حەز و ئارەزوەکانیان بین زۆر باشە یەکێک لەو بابەتانی کە زۆر گرنگی پێدرێ لە هاویندا و پێویستە بەڕاستی مناڵی لەسەر فێ بکرێ بابەتە دینیەکانن ئەو خولانن ئەو ناوەندانن کە خولی تایبەت بە قورئانی پیرۆزەکەنەوە بۆ منداڵان هەندێک بابەتی پەروەردەی و لەگەڵیشیە
بابەتی دینی زۆر گرنگ فێری منداڵ ئەکەن تا چەندێک گرنگە دایک و باوک لایەنی ئاینی ئەم منداڵە دینی ئەم منداڵە لە بیر نەکە و تا چەندێک گرنگە ئەگەر دایک و باوکێک بە دەرفەتی زانی یان بە باشی زانی ئەم منداڵە بخاتە ئەو ناوەندانەوە و تا چەندێک گرنگە بۆ داهاتووی ئەم منداڵە ئەم بابەتە دینیانە. ئەگەر سیر بکەی زۆر جار ئەوە بە نەزەڕەتی با وەردەگرم و زۆر جار لە ناو کۆڕ و کۆبنەوەکان باز دەکەم دەڵێم ئەوانەی کە خەڵک دەکوژن تعدا دەکەنە سەر خەڵکی بە چەقۆ لە خەڵک دەدەن بزان ئەوانەنە کە پەروەردەی حوجرە و پەروەردەی پەیمانگا و سەنتەراتەکان کە دەرسی دینی لێ دەگوترێتەوە و دەمەوێت دەستخۆشێکی گرنگ و تایبەت لە حزاب ئیسلامیەکان بکەم و لە پەیمانگایەکان بکەم لەو سەنتەرانە بکەم لە حوجرەی مزگەوتەکان بکەم کە گرنگی بۆ بابەتە دەدەن کە ئەوانەی بە داتا وەربگرین ئەوانەی کەەوە خەڵک لە دەستیان سەلامەتە و ئەمینە و تعدا ناکەنە سەر خەڵک ڕێزی خەڵکی دەگرن خەڵکیان خۆش دەوێ ئامانجانەوەیە منداڵەکان پەروەردە و فێرکردن بێ ئەوانن کە لە حوجرە و لەو پەیمانگایانە قورئان دەخوێنن ئێمەمانە دەبێ ئەوە وەربگرین ڕۆژانە یادی دەیان کەسایەتی دەکرێتەوە و پارە سرف دەکرێت لە پێناوەی ئەو کەسایەتیانە بە خەڵک ئاشنا بکەن بە منداڵەکانمان ئاشنا بکەن دەپرسن ینی ئێمەمانە پێغەمبەرێکمانەیە بە دین و بە بێدینتەوە شایادی دەستپاچی و ڕازگۆی بۆ دەدا توخوا ئەو هاوینە پێویست نییە بیکەینە وەرچەرخانێک بۆ شارەزابوونی منداڵەکانمان لە ژیان نامەی پێغەمبەری نازەر صلی الله عليه وسلم هەموو خەڵک بە خەڵکی بێدینتەوە سوود لە قورئانەکە دەبینێ گوناه نییە لەو هاوینەیە منداڵەکانمان شارەزانەکەین لە قورئانی پیرۆز فێرە قورئانی پیرۆزیان نەکەین لۆی ئەگەر منداڵەکان بە عەمەلی فێر ئەو بابەتە بوون و ئەو دەرسانەیان خوێن خەڵکی ئەزیەت نادەن بە ئاسانی دەستیان ناستە خونی کەس بە ئاسانی غەدر لە خەڵکی ناکەن خیانەت ناکەن ڕێزی بەرامبەرەکانیان دەگرن ئێمە پەروەردەی مزگەوتەکانین بەجددی ینی زۆر جار جیاوازیمە لەگەڵ ئەوانی تر ئەوە بووە کە دەچووینە مزگەوتەکان و دەرسمان دەخوێن یەکەم وشەوە بوو دوای خوای گەورە و دوای پێغەمبەر ئەوە بوو دەیانگۆ لەگەڵ داک و بابتان باش بن ئەخە ئەو پەروەردەیەکی زۆر گرینگە پێویستە لەسەری ڕاوەستین لەگەڵ داک و بابتان باش بن قسەی داک و بابتان مەشتێنن یارمەتی داک و بابتان بدەن ئەو پەروەردەی مزگەوت و پەروەردەی دینی بوو لێ ئەگەر دەتانەوێت منداڵەکانتان سەرمەشق بن پێشەنگ بن غەدر نەکەن خیانەت نەکەن ڕێزی بەرامبەریان بگرن ڕێزی ئەوە بگرن بە شارەزایان بکەین لە ژیانی پێغەمبەری نازدار و لە قورئانی پیرۆز و لە بەها باڵاکان لە پێناوی منداڵەکانمان باش بێ و دووبارە دەستخۆشی لە تەواوی ئەو دەستگا و ئەو ڕێکخرا و ئەو ئەحزابانە دەکەم کە خەریکی ئەو بابەتن دەستیان خۆش بێ و بەردەوام بن چونکە ئێمەمانە دەبینین لە دووڕاکە چەند سوودیا هەیە کە چەند مرۆڤی دروست و ڕاست و ڕازگۆ دروست بۆ پێگەیشتووە. زۆر باش مامۆستا بە کورتی و لە ماوەیە خولەکدا کۆتاڕەنمایی بۆ دایکان و باوکان لەم هاوینەدا چییە بۆ ئەوەی منداڵەکانیان ئەزمونێکی باش بکەن و سوودێکی باش وەربگرن؟ وڵای گرنگتریش دەمەوێت پێتانی بڵێم تکا دەکەم ئەگەر ئەو قسانەی دەیکەین و ئەوانەی کە تۆ دەیخوێنیەوە ئەوانەی کە زیاتر گوێت لێ دەبێ ئەگەر هات و خەوی خۆت و منداڵەکەت چانەکەی چاوەڕێ هیچ شتێک مەکە گرنگە ئێمەمانە خەوی منداڵەکانمان چاپ بکەین و خەوی خۆمان چاپ بکەین ناکرێن منداڵ شەوی لێ بیتە ڕۆژ ڕۆژی لێ بیتە شەو گرنگە ئێمەمانە ڕابۆستین منداڵ سەعات 10 بالەخزت زیاتر نەڕوا نەک 5 سبێنێ بڕوا چونکە لە 5 سبێنێ جگە لە شاشە هیچ چارێکی ترنی ئەنجامی بدا جگە لە خراپە جگە لە کردنی ئەو کارانەی کە زیانی بە تەندروستی دەگەێنێ هیچ کارێکی تر نییە لێ گرنگە ئەو هاوینە ڕێخستنی باخەو بێ تاوەکو شتەکان باشتر وەربگرێ و باشتر لێ بزانێ و باشتر فێر ببێ و خاڵێکی تریش ئەوەیە دەمەوێ پێیان بڵێم لە بڕی شاشە گرنگە یاریە فکریەکان لە ماڵەوە ئەنجام بدەین و لەگەڵ منداڵەکان ئەنجام بدەین تاوەکو منداڵەکانمان تەرکیزیان باشتر بێ تاوەکو منداڵەکانمان باشتر لە ئێستایان بێ دووبارە دەستان خۆش بی مۆفەق بن ئینشاءالله. دەستخۆش بێ زۆر سپاس بۆ محەممەد فەتاح فریزی ماستەر لە پەروەردەکردنی منداڵ کە لەم تەورە لەگەڵمانە سپاس بۆ کاتێک پێت بەخشین.